سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەردا بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردەڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی ئازادیخوازان لەسەر مەزاری نیشتمان حسێن پەناهی لە دێولان، کۆبوونەوەی بنەماڵی بەندکراوانی ئابدانان لە بەردەم فەرمانداری، شەپۆلی دروشمنووسنی لاوانی کوردستان دژ بە کۆماری ئیسلامی، گوشاری سوپای پاسداران بۆ سەردانیشتوانی گوندی نەڕان لە شاری سنا، داخستنی دەرگای گۆڕستانی گیانبەختکردوانی مەهاباد لەلایەن ڕژیمەوە، بەستنی دەرگای بەشە ناوخۆیەکانی زانکۆکانی کوردستان و بەهەشتی تاران، گیانەدەستانی کەسبکارێکی خەڵکی جوانڕۆ بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم، بردومانکردنی بنکە سەربازیەکانی تورکیا لە هەرێمی کوردستان، ئاگردانی بەشی چوونە ژوورەوەی سەفارەتی کۆماری ئیسلامی لە پاریس و چوونە سەرەوەی ڕێژەی قوربانیانی بوومەلەرزە لە مەراکێش. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی ئازادیخوازان لەسەر مەزاری نیشتمان حسێن پەناهی لە دێولان بەپێ هەواڵی گەیشتوو ڕۆژی شەممە 18 خەرمانان کۆمەڵێک لە ئازادیخوازان لە چالاکیەکدا لە شاری کەرەجەوە خۆیان گەیاندە سەر مەزاری نیشتمان حسێن پەناهی لە گوندی قوڕوچای سەر بە شاری دێولان و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. ڕۆژی هەینی 17 خەرمانان ساڕۆژی لە سێدارەزانی ڕامین حسێن پەناهی و لوقمان و زانیار مۆرادی بوو بۆ کۆمەڵێک لە ئازادیخوازان لە شاری کەرەجەوە خۆیان گەیاندە سەر مەزاری نیشتمان حسێن پەناهی و بەدانانی وێنەی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای پڕ لە شانازیان بن. کۆبوونەوەی بنەماڵی بەندکراوانی ئابدانان لە بەردەم فەرمانداری. ڕۆژی شەممە 18 خەرمانانی 1402 بنەماڵی بەندکراوانی مانگرتووی شاری ئابدانان لە پارێزگای ئیلام لە ناڕزایەتی بە ناڕوونی شارنووسی ڕۆڵەکانیان لە بەردەم فەرمانداری ئەو شارە کۆبوونەوە. بە پێڕاپۆرسەکان ڕۆژی یەکشەممە 12 خەرمانان وەحید چاوەران، ناسر ڕۆزایی، مەحەممەد حسێن حاسڵی خەڵکی ئابدانان و دوکسر بەختیار مەحەممەد زادە خەڵکی دەڕەشەر لە گرتوخانەی سڵاتی ئیلام لە ناڕزایەتی بە دۆخی خراپی جەستەیی و دەرونی وەحید لێوەکانیان دووریەوە و مانیان لا خواردن گرت. وەحید چاوەران ڕۆژی هەینی 2 پوشبەڕی 1402 لە کاتی چوونە دەرەوە لە سنوورەکانی ئێران لە پارێزگای گورمێ لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر و بە بیانووی بەشداری لە ناڕزایەتیەکانی شۆڕشی ژنجیان ئازادی بۆ گرتوخانەی ئیلام گوازرایەوە. شەپۆلی دروشمنووسنی لاوانی کوردستان دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی شەممە 18 خەرمانان لاوانی ئازادیخوازی کامیاران و سنا لەگەڵ نزیکبوونەوە بە ساڕۆژی شۆڕەشی ژینا دیواری شارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. بە پێوبێنە و ڤیدیۆیانەی بەدەستمان گەیشتووە کچان و کوڕانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە شارەکانی سنە و کامیاران بە بڵاوکردنی تراکت داوایان لە خەڵکی ئازادیخواز کرد لە خۆپیشاندانەکانی ساڕۆژی گیانبەختکردنی ژوورنامینی و دەستپێکی شۆڕشی ژنجیان ئازادی بەشدار بن و خۆیان بۆ چالاکیەکانی ئەو ڕۆژە ئامادە بکەن. هەروەها لاوانی شۆڕژگەر بە دروشم نووسین درێژیان بە خەبات دژ بە ڕژیمی جەنایەتکاری ئیسلامیدا و داوایان کرد لاوانی کوردستان خۆیان بۆ شەپۆلی دووهەمی شۆڕش ڕێک بکەن. داواکاری جایەکانی دادخوازی کوردستان بۆ سزادانی تاوانباران. بەپێ هەواڵی گەیشتوو ڕۆژی شەممە 18 خەرمانان کۆمەڵێک لە جایەکانی دادخواز و جەرگسووتاو لە شارە جیاجیەکانی کوردستان بە بەدەستەوە گرتنی پلاکار داوایان کرد بۆ کۆژانی ڕۆڵەکانیان سزا بدرێن. لەگەڵ نزیکبوونەوە بە ساڕۆژی گیانبەختکردنی ژینا و دەستپێکی شۆڕشی ژنجیان ئازادی خەڵکی شۆڕژگەر و ئازادیخوازی کوردستان و ئێران بە شێوازی جۆراوجۆر درێژە بە چالاکیەکانیان ئەدەن. لە ڕۆژانی ڕابردوودا وێڕای هەڕەشە و گوشارەکانی ڕژیم بنەماڵی دادخوازان لەسەر مەزاری ئازیزانیان کۆبوونەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگەیان بن.
هەروەها بنەماڵەی دادخوازان ڕایان گەیاندووەکە تا ئەو کاتەی بکوژانی ڕۆڵەکانیان سزادرێن درێژە بە چالاکیەکانیانەدەن. گوشاری سوپای پاسداران بۆ سەر دانیشتوانی گوندی نەڕان لە شاری سنە. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی شەممە 18 خەرمانان هێزەکانی بەسیج و سوپای پاسداران لە گوندی نەڕانی سەر بە شاری سنە گوشاریان بۆ دانیشتوانی ئەو گوندە هاوردووەکە هاوکاریان بکەن. بە وتەی سەرچاوە خۆجەیەکان سوپای پاسداران و بەسیج هەوڵیان داوە لە نێو دانیشتوانی گوندی نەڕان هێز وەربگرن و گوشاریان بۆ باخدارانی نزیک گوندەکە هاوردووەکە راپۆرتی ئەو کەسانێ بۆ ساڕۆشی شۆڕشی ژینە بانگەواز بڵاوەکەنەوە بۆ ناوەندە ئەمنیەکان هەناردە بکەن. هاوڵاتیان دەڵێن هێزەکانی ڕۆژیم هەڕەشەیان لە خەڵک کردووەکە ئەگەر هاوکاریان نەکەن باخەکانیان دەڕوخێنن. داخستنی جەرگای گۆڕستانی گیانبەختکردوانی مەهاباد لەلایەن ڕۆژیمەوە. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی شەممە 18 خەرمانان ناوەندە ئەمنیەکانی شاری مەهاباد دەرگای چوونە ژەروەوەی گۆڕستانی گیانبەختکردوانی شاری مەهابادیان داخست. لەگەڵ نزیکبوونەوە بە ساڕۆژی گیانبەختکردنی ژینە ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی تێرسی لێنیشتووە و بە داخستنی دەرگای چوونە ژوورەوەی گۆڕستانی گیانبەختکردوانی مەهاباد هەوڵ ئەدات ڕێگە لە کۆبوونەوەی خەڵکو و بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری قوربانیانی شۆڕش بگرێت. بەستنی دەرگای بە شەناخۆیەکانی زانکۆکانی کوردستان و بەهەشتی تاران. ڕۆژی شەممە 18 خەرمانان حراست و کۆمیتەی ئینزباتی زانکۆکانی کوردستان و بەهەشتی تاران چوونەتە نێو بە شەناخۆیەکانی ئەو زانکۆیە و کەلوپەلی خوێندکارانی کوڕیان خستووەتە دەرەوە و دەرگای ئەبلوکەکانیان داخستووە. زۆربەی خوێندکارانی نێو بە شەناخۆیەکان خوێندکارانێکن کە دەبێ لە ڕۆژانی داهاتوودا بەرگری لە تێزی کارناسی ئەرشەد و دوکتۆرایان بکەن و بۆ هۆیەوە هیچ بژاردێکیان نییە جگە لە مانەوە لە باشەناوخۆیەکاندا. بەڵام سەرەڕای ئەمەش زانکۆ وادەی چۆڵکردنی بەشەناوخۆیەکانی درێژ نەکردووەتەوە. ئێستاش بۆ ئەوەی خوێندکاران ناچار بکەن ژوورەکان چۆڵ بکەن بە شێوەیەکی نایاسایی چوونەتە نێو ژوورەکانەوە و بەشێک لە کەلوپەلی خوێندکارانیان فڕێداوەتە دەرەوە. لە ئێستادا زۆرێک لە خوێندکاران لە دەرەوەی بەشەناوخۆیەکان و ناتوانن بچنە ژوورەوە و ئاوارەی نێو محەوەتەی زانکۆ بوون. گیانەدەستانی کاسبکارێکی خەڵکی جوانڕۆ بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی هەینی 17 خەرمانانی 1402 کاسبکارێکی خەڵکی گوندی پیرباوەی سەر بە شاری جوانڕۆ بە ناوی پویا بابایی تەمەن 26 ساڵ دوای هەفتەیەک ئەشکەنجەدان و بەستەری بوون لە نەخۆشخانەی کرماشان بەهۆی شکانی بڕبڕەی پشت و لە کارکەوتنی مێشکی گیانی لەدەستا. بە پێزانیاریەکان پویا بابایی هەفتەی ڕابردوو لە نزیک شاری حومەیلی سەر بە پارێزگای کرماشان لە کاتێکدا کە هیچ جۆرە بارێکی پێ نەبووە بەرەو شارەکانی باشوور ئێران دەچوو هێزە حکوومەتیەکان تەقەیان لە تایری ئۆتۆمۆبیلەکەی کردووە و پاش ڕاگیرانی ناوبراو بە شێوەیەکی وەحشیانە دەست بەسەریان کردووە و پاش گواستنەوەی بەو گرتوخانە ئەشکەنجەیان داوە. ناوبراو بەهۆی لێزانی زۆر بڕبڕەی پشتیشکا و زەربە مەغزی بوو. پاش چەند ڕۆژ بەستەری بوون لە نەخۆشخانەیەکی کرماشان گیانی لەدەستا. جێگە ئاماژەیەکە هاوژینی و کاسبکارە پاش بیستنی هەواڵی گیانەدەستانی هاوسەرەکەی پارەی تەندروستی تێکچووە و ڕاگوێزی نەخۆشخانە کراوە. هەروەها ئیدارەی سڵاتی جوانڕۆ گوشاری بۆ بنەماڵەی پویا هێناوە بۆ ئەوەی هەواڵی کوژرانی کوڕەکەیان مێدیای نەکەن و مەراسمی پرسە و سەرخۆشی بۆ نەگرن. کوژرانی کچێکی مێرمەنداڵ بە پاساوی شەرەف لە سەرپۆڵی زەهاو. لە ڕۆژانی ڕابردوودا کشێکی مێرمەنداڵی تەمەن 14 ساڵە بە ناوی مەهیان نادری لە شاری سەرپۆڵی زەهاوی سەر بە پارێزگای کرماشان بە پاساوی شەرەف بە چەکی ڕاوکردن لەلایەن ئامۆزاکەیەوە کوژرا. بە پێڕاپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ ئەم جنایەتە بە ئاگاداری باوکی مەهیا و بەهۆی پەیوەندی سۆزداری ئەم کشە لەگەڵ کوڕێک و ڕاکردنی لە ماڵەوە ئەنجام دراوە.
ڕۆژی هەینی تەرمی مەهیا نادری لە سەرپۆڵی زەهاو بە خاک سپێردرا و ڕاڕەسمی پرسە و سەرخۆشیەکەی لە ماڵی بنەماڵەی دایکی لە شارۆچکەی ڕێژاو بەڕێوەچوو. شانی باسەکە یاسا پیا و سالارانەکانی کۆماری ئیسلامی ڕێگە بە پیاوان داوە بە بیانیوی شەرەفژن بکوژن بۆ ئەوەش ڕوبەڕووی سزای قورس نابنەوە. بورجمانکردنی بنکە سەربازیەکانی تورکیا لە هەرێمی کوردستان. ڕۆژی شەمە 18 خەرمانان چەند بنکێکی سەربازی تورکیا لە سنووری برادۆست با فڕۆکەی بێفڕۆکەوان بۆرجمان لە دوای بۆرجمانەکەش تەقەیەکی زۆر بەسەر بنکە سەربازیەکانی تورکیا داکراوە. بە پێڕاپۆرتەکان لە ناوچەی بەرمیزە و نارۆبارۆک و دەریا سوور لە سنووری برادۆست 4 بنکەی سەربازی تورکیا بە فڕۆکەی بێفڕۆکەوان بۆرجمان. دوای بۆرجمانەکە تەقەیەکی زۆر بەسەر بنکە سەربازیەکانی تورکیا داکراوە و هەر 4 بنکەکە بە تەواوەتی ئاگری گرتووە و تا ئێستا هیچ لایەنێک بەرپرسیارەتی ئەو هێرشەی لە ئەستۆ نەگرتووە. کۆبوونەوەی کرێکارانی شێرکەتی فولاتی پارس لە حەوتەپە. ڕۆژی شەمە 18 خەرمانان کرێکارانی شێرکەتی فولادی پارس لە حەوتەپە دەست بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێزانیاریەکان کرێکارانی شێرکەتی فولادی پارس خوازیاری پێدانی حەقدەست و مەزای دۆخراوەکانیان بردنە سەرەوەی ئاستی حەقدەست و پێدانی پاداشتی وەبەرهێنان بوون. ناڕازیان هەروەها داوایان کرد حەقی بیمەکانیان لە کاتی خۆیدا بدرێت و بیمەی تەکمیلی دەرمان بۆ خۆیان و بنەماڵەکانیان دابین بکرێت. ئاگرزانی بەشی چوونە ژوورەوەی سەفارەتی کۆماری ئیسلامی لە پاریس. بەیانی شەمە 18 خەرمانان بەشی چوونە ژوورەوەی سەفارەتی کۆماری ئیسلامی لە شاری پاریسی فەڕەنسا لەلایەن کەسانی نەنەسراوەوە ئاگرترا. بە پێڕاپۆرسەکان پیاوێک لە پەیامێکی دەنگیدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕایگەیاندووەکە ئەو کارێ بۆ پشتیوانی لە خەڵکی ئێران کردووە و دوجار پەیامەکەی سڕیوەتەوە. جێگەی ئاماژەیەکە لە میدیاکانی فەڕەنساش سەبارەت بە چۆنیەتی ئەو ڕووداوە و ناسناوی ئەو کەسەی دەرگای سەفارەتی ئاگرزاوە هیچ زانیاریەک بڵاو نەکراوەتەوە. دووە هەواڵ چوونە سەرەوەی ڕێژەی قوربانیانی بوومەلەرزە لە مەراکش. شەوی شەمە 18 خەرمانان بوومەلەرزێکی بەهێز ناوەندی وڵاتی مەراکشی هەژاند و بەهۆیەوە زیاتر لە 1000 کەس گیانیان نەدەستا و 721 کەسی دیکەش بریندار بوون. بە پێڕاپۆرتی دەستگای هەواڵنێری ڕۆیتێرز بوومەلەرزەیەک بە گەورەی 7.2 پلەی ڕیشتر لە قوڵایی 10 کیلومتری زەوی وڵاتی مەراکشی هەژاندووە و تا ئێستا 1037 کەس گیانیان نەدەستاوە و 721 کەسی دیکەش بریندار بوون. ئەو دەستگای هەواڵنێریە هەروەها وتی لە ماوەی 120 ساڵی ڕابردوودا بوومەلەرزەی لەو شێوە ڕووی نەداوە و ڕەهەندەکانی ئەو ڕووداوە کارەساتێکەکە لە ڕۆژانی ڕابردوودا ڕوون دەبێتەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایتان.